پرسیاری یەکەم زۆر جار مەسەڵ داک و باوکیان بەڕۆڵەکەیان دەڵێیان بە منداڵەکانیان دەرێ کۆڕەکەم ومەکە ینی ئەو شتە هەڵەیە بۆ نمونە دەستی بە پلاکی کارەبا دەدا نانی بەجێی ناکە بە هیچ شێوێک بەجێی ناکە بە قسەی ناکە ئایا ڕێگە چارە چێ لەگە ئەو منداڵانە پرسیاری دووەم دکتۆرجان سەبارەت بەو منداڵانەی کە شەلەل دەماغن یعنی هەندێک جار کە ئەو منداڵانە مەس شەلەل دەماغ دەبن توانای قسەکردنیان هەندێکیان هەیە بۆ نمونە مەسەل ئەوە دەکەن زۆر دەگرێن یان زۆر ڕکەی دەگرن زۆر عینادی دەکەن یعنی ئیلا دیویشتەکانیان هەموو بەجێیان بکەیت ئایا کێشەکە کێشەیەکی دەرونیە یان کێشەیەکی نەخۆشی شەلەل دەماغە یانیش ئەوەیە کە داک و باوکیان زۆر ینی برێن نازیان وەرگرتیەدا ئەو منداڵە ئەوای لاتە زۆر سپاس دەکەم دەستخۆش بۆ تۆ کاک سەرکەوتجان وەڵا بەنسبەت وەڵامی پرسیاری یەکەمەوانێ مناڵەکە دەست بۆ پلاکی کارەبا بەشتێکی جوانە وروژان جارێ مناڵ یەگەت پچکۆلە بێ ئەوە 100 جار پێی بڵێ وا مەکە واوگە تێ ناگات توزانێ ساڵێکە 2 ساڵە ئەوە جارێ بێ پلاکەکان هەمووی قەپاتکەین شتێکی تایبەتە مناڵ بۆی ناکرێت چه مناڵی 1 ساڵن 2 ساڵن چیە پەنجە بە هەموو شتێکاکە هەرچێکی بەری خاتە ناو دەمیەوە ماری بەری خاتە ناو دەمیەوە لەبەرەوە جار یەکەم تەمەنی مناڵەکە تا بچووک بێ ئەبێ ئێمە بیپارێزین لەوانە و شتانەوەی قەپاغی لەنێن زۆر شتی مەترسیدار هەیە لە ماڵە شامپۆیە نازانم نەوتە بەنزینە تەقەمەنیە چەقۆیە ئەمە جارێ نابێت لە بەردەمیانە بێ اینجا بەڵام کە گەورە بوو ئەوەیە گەشەی کرد توانای ئەوە هەبوو لێمان تێبگا 3 ساڵی 4 ساڵی ئەو کاتە پێڵێن ئەمە مەترسیدارە بۆ ڕوونەکەین هەرەوە نییە دەستی بۆمە بەوامەکە ئەبێ بڵێن ئەمە کارەبا ئەو گرێ ئەو کوژێ ئەمری واو لێکە لە هەمان کاتیشە حەزەر ئەبێ ینی خۆمان وەرگین شتەکانی بۆ ڕوونکەینەوە ئەمە وەکۆنی ئێهمالیکەی هەندێشت هێڵی منیان گریا ئێهمالیکە پشتی تێکە وازی لێبێن واز لە گریانەکەینە بەڵام سەری بە دیوارە با یا دەست بۆ کارە با پولاک و یا چەقۆ ئەمە بێ لی سەنگی تو متابعی بکەیت ئەگەر مناڵەکە طبیعی بێ وازی لێنێ بەڵام ئەگەر گەشەی دواکەوت بێ عەقڵی پێی ناشکێ نازانێەوە چییە هەموو شتەکان بەکارێنێن مەترسیەکانی نازانێت جا بەنسبەت پرسیاری دووەمەوەی ئفلیجی مێشکی هەیە ئەمە نەخۆشی دەرونیە نەهیت ئفلیجی مێشک 2 جۆرمان هەیە خۆی ئمە لە چیەوە هاتووە پەردەی مێشک هەندێ بەشی مێشک گەشەی نەکردووە اینجا ئفلیجیش یعنی حرەکە و جوڵەکەیەتی ئیتر هەیە بەس دەستێکێتی هەیە هەردوو دەستێتی هەیە هەردوو قاچێتی هەیە لایەکێتی هەیە ئەمە ئیلاقەی بە بەشەکانی مێشکەوەیە کە مەسوولە لە حرەکە ئالی لە ناوڕاستی مێشکمانە ئەو ناوچەی کە بەرپرسە لە حرەکە عەزێتی پێگەیشتۆ خانانە نەماوە ئەو دەمارە خانانی مێشک نەماوە اینجا لەبەرەوە ئەگەر بێت و 2 جۆرمانەیە کوتم جۆرێکیان ئەوەیە کە بەس حرەکەکەی تێگەچێت بەم لاولا ئەکەوێ و جوڵەی وەکو پێویست نابێت درەنگ فێنرە بەڵام عەقڵی زەرەری بەر نەکەوتووە بەڵام هەیە هەم منطقەی حرەکێکەشی عەزێتی پێگەشتووە هەم پەردەی مێشکیشی ئەو بەشانەی کە مەسوولە لە زمان و قسەکردن و بیرکردنەوە و زاکیرە و زەکا ئەوانە زەرەری پێکەوتووە جا ئەوەی جۆری دووەمان پێویستی بە پەروەردەی تایبەت هەیە بەڵام ئەوەی جۆری یەکەم پەروەردەی تایبەتی ناوێ بەس عەرەبانەی شتێکیەوێ ئەوە عیلاقەی بە مێشکەوە هەیە و گەشیان دواکەوتووە بیرکۆڵی نییە با کاک عەبدولباری فەرموو کاک عەبدولباری جان